ئەو هاوڵاتیەی چەند مانگ بەر لە ئێستا تەنکەرەکەی لە تونێلی دەربەندیخانە گڕی گرت و سوتا باوکاری خێرخوازان پارەی بۆ کۆکرایە و ئۆتۆمبیلەکەی بۆ کڕدرایەوە. جیهاد عومەر دوای ئەوەی ئۆتۆمبیلەکەی بە بەرچاویەوە سوتا دەستی کرد بە نوێش. ئەو ڤیدۆیەشی لە تۆڕە کۆمەڵاتیەکان کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێنا، بەتایبەت دوای ئەوەی کەوتی بژێوی 3 خێزان لەسەر ئەو ئۆتۆمبیلە بووە. ئێستا جیهاد دڵخۆشە بەوەی ئۆتۆمبیلەکەی بۆ کڕدراوەتەوە، دەڵێت زۆریش لەوەی خۆی باشترە و بە پشتیوانی خوددا کار و کاسبیەکەی دەست پێ دەکاتەوە. قەت بێ ئومێد نابم ئینشاءڵڵا، خۆی گەورە دەرگایەکمان لێدا بخوا چەند دەرگایەکی ترمان لێ بکاتەوە ئینشاءڵڵا. هەستە چۆنەکە ئەسامەوە سویچ تەنکەرەکە وەرەگری؟ خۆشترین هەستە، حەمد و سەنا بۆ خوا. من یعنی بیر من لەوە نەیەکردووە کە ئاوا یعنی بۆ شێوە هاوکاری بین لەلایەن خەڵک و ماڵیان ئاوا بێ. کێگەرێتەوە سەر کارەکە؟ حەمد و سەنا بۆ خوای ئینشاءڵڵا لەم هەفتا گەڕەمە سەر کارەکە بۆ. ئەم ئۆتۆمبیلە لەوە خۆشم باشترە. سوپاس بۆ خوای گەورە، سوپاس بۆ هەموو ئەو کەسانە لە ڕێکخراوی ژیانەوە لە هەموو ڕێکخراوەکانی تر، لە ئەو کەسانە کە هاوکاری منیان کردووە لە ناوی کوردستان، لە دەرەوە، لە هەر شوێنێک ئەگەر بە دوعایەکی خێریش بێ ماڵیان ئاوا بێ، نمونەیان زۆر بێ. بڕی 318,000 دۆلار بۆ جیهاد کۆکرایەوە و ئەوەشی لە کڕینی ئۆتۆمبیلەکەی زیاد بوو. جیهاد بەسەر ئەو کەسانەدا دابەشی کرد کە هاوشێوەی ئەو لە ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی تونێلی دەربەندیخان ئۆتۆمبیلەکانیان سوتا. تەنکەرەکەی بۆ کردراوە و لە تەنکەرەکەش زیاد بووە. ئەو زیادەیەکەوە هەبووە لەلایەن کاک جیهادەوە خۆی خۆبەخشانە دراوەتەوە بۆ برانەی ترکەوە تەنکەری تر سوتا بوو، سارەی تر سوتا بوو، تەسلیمیان کراوی. ئێمە ئەمە سویچی تەنکەرەکەیە کەوا سەرچاوی بژێوی کاکە جیهاد گەڕایەوە، بۆیە بە هەموو لایەکتان دەڵێن دەستان خۆش بخوا پاداشتان باتەوە. ئەو هاوکاریاری کەوا کردتان و گیانتانە دەستی ئێمە و گیانتانە دەستی کاکە جیهاد شوێنی خۆی گرتووە. ئەلحەمدوللا بژێوی ژیانی کاکە جیهاد و دایشی و کەسوکاری گەڕایەوە نمونەتان زۆر بێت. ئێمە ئەو دەرەنجامی کەمپینە بۆ دەکەین ئەگەر هاتوو کەسێکی تر لێی قەوما وەکو کاکە جیهاد بە هەمومانەوە دەست لە دەست و قووە لە خوای پەروەردگار بتوانین هاوکاری بکەین. لە کۆتایی مانگی 4 بەهۆی سوتانی تەنکەرێکی گواستنەوەی سوتەمەنی لە تونێلی دەربەندیخان 4 ئۆتۆمبیلی دیکەشی بەخۆیە سوتان. لە نێوانیاندا ئۆتۆمبیلەکەی جیهاد عومەر هەبوو کە کاری گواستنەوەی سوتەمەنی دەکرد. سوتانی ئۆتۆمبیلەکەی بۆ هۆی بڕینی نانی 3 خێزان. ئەوە ژوای کرد بە پەلە کەمپینێک دروست بکرێت بۆ کڕینەوەی ئۆتۆمبیلەکەی و لە مەراسیمێکدا لە سلێمانی سویچی ئۆتۆمبیلە نوێیەکەی پێدرایەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.